سڵاوتان نەبێت. دوای ئەوەی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا فەرمانی هێرشکردنە سەر ئۆکرانیای ڕاگەیاند، سەرۆکی ئۆکرانیاش داوا لە خەڵکەکەی دەکات نەترسن و جەخت لەوە دەکاتەوە کە سەر دەکەون. سەرۆکی ئۆکرانیا دەڵێت رووسیا هێرشی کردوتە سەر ژێرخانی سەربازی و پاسەوانانی سنووری وڵاتەکەی. داوا لە خەڵکی وڵاتەکەشی دەکات کە نەترسن و جەخت لەوە دەکاتەوە کە سەر دەکەون و ئەم هێرشەش کۆتایی پێدێت. بەپی ڕاگەندراوێکی وەزارەتی بەرگری رووسیا کە لەلایەن میدیا رووسیەکانەوە بڵاوکراوەتەوە، رووسیا ژێرخانی سەربازی، بنکەی ئاسمانی، فڕۆکەخانەی سەربازی و فڕۆکەخەوانی هێزە چەکدارەکانی ئۆکرانیا بە چەکی زۆر ورد و پێشکەوتوو کردوتە ئامانج. سوپای ئۆکرانیا دەڵێت 5 فڕۆکەی جەنگی و هەلیکۆپتەرێکی رووسیایان لە هەرێمی لوهانسک خستۆتە خوارەوە. ئەوەش دوای ئەوەی سەرۆکی رووسیا فەرمانی کرد بە دەستپێکردنی ئۆپەراسیۆنی سەربازی بۆ سەر ئەو وڵاتە. رووسیاش دەڵێت بنکەی ئاسمانی و بەرگری ئۆکرانیایان تێکشکاندووە. هەروەها پاسەوانانی سنووری ئۆکرانیا ئەوەی خستە ڕوو هێزەکانی رووسیا لەلایەن بیلاڕووسیەکانەوە پاڵپشتی دەکرێن و لە کریمیاوە هێرش ئەنجامدراوە. بەپی ڕاگەندراوی پاسەوانانی سنووری ئۆکرانیا، هێرش بۆ سەر یەکەکانی سەرسنوور، خاڵە جیاکەرەوەکانی سنوور و خاڵەکانی پشکنین لەلایەن تۆپخانەکانی رووسیاوە بە چەکی قورس و سووک هێرشیان کردوتە سەر. هاوکات بەپی ئەو زانیاریانەی ئاژانسە جیهانیەکان بڵاویان کردوتەوە، رووسیا چەند بنکەیەکی سەربازی و بەرگری ئۆکرانیای تێکشکاندووە. هاوکات گەشتە ئاسمانێ مەدەنیەکانی ئۆکرانیا بەهۆی مەترسی لەسەریان ڕاگیراون. ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان درەنگانی شەوی ڕابردووش کۆبەوە. ئەندامانی ئەنجومەن داوایان لە رووسیا کرد کە هێرش نەکاتە سەر ئۆکرانیا. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیاش هۆشداری داوەتە وڵاتانی دیکە ئەگەر دەزوەردان لە پرسی نێوان رووسیا و ئۆکرانیادا بکەن، کاردانەوەی توندی رووسیای بەدوادا دێت. وەزیری گەنجینەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندی لەگەڵ هاوپەیمانە ئەوروپیەکانی کردووە و ڕایگەیاندووە سزای نوێی ئابووری بەسەر رووسیادا ڕادەگەێنن. بازاڕەکانی جیهان گەورەترین کاردانەوەیان بە دەستپێکی شەڕی رووسیا پیشاندا. بازاڕەکانی ئاسیا تا ئەم کاتە نزیکەی لە سەدا 2.4 دابەزیون. هەروەها بازاڕەکانی بۆرسەی ئەمریکا نزیکەی 700 خاڵیانە دەستدا کە بەواتای زیانی 700 ملیارد دۆلار دێت. ئۆنسەیەک زێڕیش 33 دۆلار بەرز بووە. هەروەها بەهای یۆرۆ بەرامبەر بە دۆلار بە هەمان شێوە دابەزی. لێکەوتەی هێرشکردنە سەر ئۆکرانیا لەلایەن رووسیاوە بازاڕی نەوتیشی گرتەوە. دوای ئەوەی سەرۆکی رووسیا هێرشی بۆ سەر ئۆکرانیا ڕاگەیاند، نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە و 100 دۆلاری تێپەڕاند و گەیشتە 102 دۆلار. دوای ئەوەی بەرەبەیانی ئەمڕۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ئاشکرای کرد بەڕیاریانداوە ئۆپەراسیۆنێکی سەربازی لە هەرێمی دۆنباسی ئۆکرانیا دەست پێ بکەن. هەموو جوڵەکانیشمان بۆ بەرگری لە خۆکردنە دژ بەو هەڕەشانەی کە زۆر لەو گرفتانە گەورەترن کە تیایدا دەژین. نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی و بەرمیلێک نەوتی برێند گەیشتە 102 دۆلار. هەر بەهۆی ئاشکراکردنی هێرشی سەربازی بۆ سەر ئۆکرانیا، نرخی نەوت بەردەوامە لە بەرزبوونەوە و بەرمیلێک نەوتی تەکساسیش گەیشتە 96 دۆلار و 54 سنت و نرخی گازی سروشتیش بە ڕێژەی لە سەدا 5 بەرزبوونەوەی تۆمار کردووە. بە جۆرەی پێشبینیەکان و شارەزایانی ئابووری باز لەوە دەکەن گەر هێرشەکە بەردەوام بێت، لێکەوتەی دیکەی دەبێت و نرخی 1 بەرمیل نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەردەوام دەبێت لە بەرزبوونەوە و دەگاتە 120 دۆلار.